کاتتان باش مەڵاڵە جوانەکانی کوردستان. من کوردستانم. ئەمڕۆ باشی هەنێک بابەتی شەرەتایی زۆر گرنگتان بۆ ئەکەم کە زۆر پێویستە بۆ ئێوەی مڵاڵ، ئەویش ڕێژگرتنە. چی؟ ڕێژگرتن. یەکەم شت ئەژانیشی کاتێک کە پێویستە بە شتێک بوو یان یەکێک کارێکت بۆ ئەنجامەدات نابێت بەدەنگی نابێ، ئەبێ بە لە شەرخۆیی و بەڕێژەوە قسە بکەی، بڵێ تکایە ببوورە یارمەتی مەدەی یان بێژەحمەت. باشە؟ باشە. ئەوم دەوێ. بە یارمەتی دەتوانێت قەڵەمەم دەیتێ؟ ئافەرین ئاریاش، ئەوەی دووەم تەواوە. یانی بۆ نمونە زۆر بە جوانی ڕاشتت کردەوە، دەست خۆش مڵاڵەکان ئێوەش وەکو ئاریاش بکەن. دووەمیان کاتێک هەڵەیەکەکەیت بە بێمە باش یاخود هەژاری کەشێکەکەیت یان شتێکە شکێنی، پێویست ناکات بترشیت یان بگریت بێت و دڵی ڕاشتە و خۆ داوای لێبوردن بکە. تێگەیشتن؟ تێگەیشتن؟ ئەوە کێ بوو؟ من نەبووم. ئەو کاکە کامیرەکەم ئەو بوو، ئەو بوو، یونس بوو، من نەبووم. ئەو کوڕۆباشی شێکم خۆ من لەو ژاوە بە مڵاڵەکان ئەڵێم ئاتەواوە کاکە داوای لێبوردنەکەم، من لە دەشم دەرشم. ئەوە تا هیچم لێ هات هیچم لێ نەهات، بۆیە بە داوای لێبوردن هەموو شتەکان شاکە بێ. داوای لێبوردن دەکەم ئەم بەلاخکە مشکان نەمزانی. شێم دانا هەمیشە بڵێ سوپاش کاتێک کەشێک دیاریت بۆ هێنێت یان کارێکت بۆ ئەنجا. ئای دەست خۆش، یا وەڵا سوپاش. ئەها من سوپاشیانم کرد کە میوەشە، کە میوەیان بۆم هێنا. تێگەیشتن؟ دەست زۆر سپاس. شوارم ئەگەر دەتەوێت شتێک بە بەرامبەرەکەت بڵێیت کە قسەت بۆکات پێویستە شاوەڕێ بکەیت. کوردستان باڕوو لە من بێت. چی؟ باڕوو لە من بێت. پێ باشە بۆ ئەوە قساکەی. ئۆی کوڕە خەڵەتە. ڕێوان ئەوەی من خەڵەتە. مامە یروژایەتە دووبارەی کەرەوە. کوردستان باڕوو لە من بێت. بەڵێ بەشەر شاو. بینیتان هیچ نییە، زۆر زۆر ئاشانە. لە بابەتەکانی بیرکاری بە تایبەت بە شیەکەم ئەبێ زۆر بارساییکەی بە لەوانە ئینگلیزی جواب. بابەتی بیرکاری بە تایبەت بە شیەکەم ئەبێ زۆر بارساییکەی لە تەواوکاری داتاشرا. بەڵێ بەس لەوانە ئینگلیزی جواب. بە هەمان شێوە لە ئینگلیزیش. مڵاڵ و جوانەکان، ئەمە ڕێنمایەکانی ئەم ڕۆمان بوو. هیوادارم ئێوەش ڕۆژانە جێبەجێ بکەن لە ژیانتانە تاکو مەڵێک ڕێنمایی تر خواتان